سڵاوتان لەبێت بینەرانی عزیزی تلوزیۆنی کۆمەڵە. ئازیزان، ئەمڕۆ 11 خرمانان سەقاتی مەزراندنی حیزبی کۆمونیستی ئێرانە. 39 ساڵ لەوە پێش لە ڕۆژی 11 مانگی خرمانان کۆنگرەی دامەزرێنەری حیزبی کۆمونیستی ئێران لە ناوچەیەکی ئازادی کوردستانی شۆڕشگێر کۆتایی بە کارەکانی خۆی هێنا و بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندنێک پێکهاتنی حیزبی کۆمونیستی ئێرانی ڕاگەیاند. بێڕای پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو هاوڕێیانی حیزبی، هەموو بنەماڵەی گیانبەخت کردوان و هەموو زیندانیانی سیاسی، ئێمە بەم بۆنەوە گفتوگویەکمان دەبێت لە بەرنمەیەکی تایبەتدا لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە و ئەندامی دەستەی بەڕێوەبەری کاتی حیزبی کۆمونیستی ئێران. کۆمەڵێک پرسیارمان هەیە بۆ ئەم بەرنامە تایبەتە و کاتەکەشمان 1 ساعتە، هیوادارین کە بتوانین هەموو پرسیارەکان ئاراستەی بەڕێز هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بکەین و ناوبڕێکی کورد بینن پێکەوە دێنەوە دەچینە لای میوانی بەڕێزمان. بەڵێ بینەرانی عزیز، دەچینە لای میوانی بەڕێزمان. هاوڕێ ئیبراهیم، ئەم کاتت باش، زۆر سپاس بەوەی کە ئامادە بوون لەم بەرنامە تایبەتە و پیرۆزباییشتان لێ دەکەم. هەموو کاتێکتان باش و زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ هاوڕێ ئیبراهیم، بایمە سەرەتا لێرەوە دەست پێ بکەین، پرسیارەکان زۆرن. ساڵهاتی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێرانە و ئێمەش لە سەردەمێکدا دەژین کە جیهان ڕۆژ نییە ڕووداوێک یان خۆت گۆڕانکاریەکی سەیر و سەمەرای نەدیترا و نەبیستراوە بەخۆیەوە نەبینێ. دنیا بەرەو کوێ دەڕوات؟ ئایا لەبەردەم وەرچەرخانێکی مێژووی داین؟ بە بڕوای ئێوە هاوڕێ ئیبراهیم، بارودۆخەکە چۆن هەڵدەسەنگێنن؟ پێشەم شتێک منیش پیرۆزبایی گەرمی خۆم پێشکەش بە هەموو هۆگرانی ڕێبازی حیزبی کۆمونیستی ئێران دەکەم و هەروەها هەزاران سڵاو و درود دنێرم بۆ گیانی پاچی گیانبەخت کردوانی ئەو ڕێبازە و ستایشی خۆراگری بنەماڵەکانیان دەکەم. هاوڕێژان، ئەوانە کە ئێوە باستان کرد کۆمەڵێک پرسیاری زۆر گرنگ و هەڵبەت زۆر قورسن. ناتوانم ئیدعایەوە بکەم کە وەڵامی ئەوانم هەمووی بە وردی لایە، بەڵام پرسیارانە واقعیەتێکی حاشا هەڵنەگریان تێدایە. ئەویش ئەوەیە سەدەی 21 زاینی کۆمەڵێک ڕوودا و گۆڕانکاری لە بوارە جۆرەکاندا بخۆی بینیوە و ئەم گۆڕانکاریانە و ئەم ڕووداوانە تێکەڵاو بوون بە ئاگر و خوێن، بە ڕەنج و بە ئازاری مرۆڤایەتی، بە پێشکەوتون و بەرەو پێشچوون، بە کۆنەپەرستی و بەرەو دواگۆڕانەوە. هەموو ئەوانەی بەخۆیەوە بینیوە کە ئەم ڕووداوانەی ئەم 22 ساڵی سەدەی 21 بە هیچ جۆرێک بەراورد ناکرێت لەگەڵ 25 یا 30 ساڵی پێشتری خۆی. ئەگەر بڵین سەرجەم بەرەو پێشچوون و تەکامل حکمی مێژوویە و ڕاوەستانی بۆ نییە، بەداخەوە مەسیرەکەی خەتێکی مستەقیم نییە، لەگەڵ ئەوەشدا کە بەرەو پێشچوونە بەڵام لە هەمان کادا زیگزاگیشە، لەگەڵ ئەوەشدا کە بەرەو پێشمان دەبات بەڵام ئازارەکەی بە قوڵایی وجودماندا دەچێتە خوارێ. ئەگەر لە منتقی ڕووداوەکان تێنەگەین و چاوەڕوانی سەرکەوتنی ئاسان و کەم دەردی سەر بین، چونوەها سەرکەوتنیەکی بێخەتەر و بێزەدەر لە واقعیەتدا بەدینایەت ناومێدی و بێهیوایی بەسەرماندا زاڵ دەبێت. بەڵام ئەگەر لەو منتقە تێگەیشتین کە زانستی مێژوو پێمان دەڵێ، خۆمان بۆ نەبەردی تیار بە ئاگاهی و بە عەقڵ و بە منتیق ئامادە دەکەین، نەبێ ئومێد دەبین و خۆشخەیاڵ. با من چەند نمونەیەکتان بۆ باس بکەم کە هەر لەم ناوچەیە و لەو 20 ساڵەی دواییدا ڕۆیان داوەوە نیشانەی ئەو تەناقوزاتن کە من ئاماژەم بۆ کرد. هەر لەو عێراقا دەسەڵاتی دیکتاتۆری سەدامی جنایەتکار دەڕوخێ کە ئەواتی هەموو کەس بوو، بەڵام نەک نابێ بە پرۆسەی ئازادی و دموکراسی لە وڵاتە، بەڵکو وڵاتی عێراق تووشی گەورەترین کارەساتی مرۆڤی دەکات. دەزانن کە ئەگەر نەڵێم زیاتر لە میلیۆنێک ئینسان هەر لەو ڕۆژەوە کە سەدام ڕووخاوە تا ئێستا لە شەڕی قەومی، ناوخۆیی، مەزهەبی، لە ئەنواعی ناکۆچی و تەزادی هاندرا و پەرەپێدرا و لەمانەدا گیانیان لەدەستدا، چیها منداڵ لە بێ دەرمانی، لە بێ ئیمکاناتی
لە بین چوون، چیها ژنی زێستان لە سەرزاد چوون، چیها ئینسانی زەحمە چێش و چەساوە بە هەمیشە بەزیەک دوان و بە دوان برسی بوون لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە سەروەت و نعمەت دەژی. ئەمانە هەمووی ئەو تەناقوزاتن کە لەگەڵەوەدا کە ئارەزوویەکی شیرینی هەمومان بەدیهات کە سەدامی دیکتاتۆر ڕووخا، بەڵام ئەوە کاردانەوەکەی بوو، ئەوە گۆشەیەکە لەو زیگزاگانەی کە من باسی دەکەم. بەهاری عەرەبی لە 2011 ڕوویدا کۆمەڵی دیکتاتۆر ڕووخان، دیکتاتۆری میسر ڕووخا، دیکتاتۆری یەمەن، دیکتاتۆرەکانی دیکە یەک لە دوای یەک لە تەختی دەسەڵات هاتنە خوارێ، بەڵام چی جێگای گرتەوە؟ ئەو کارە ساتانەی کە ئێستا لە سووریا، لە یەمەن، لە میسر، لە لیبی بە تایبەت لە گۆڕەدان ئەوانەی لەکەوتەوە. قەیرانی ئابووری 2008 هاتەکایەوە کە ئەم قەیرانە بەشی زۆری شۆڕ بووە بڕە وڵاتانی دواکەوتوو. دەوڵەتان دەست بەکار بوون بۆ ئەوەی کە قەیرانەکە وەڵام بدەنەوە، پێشی بێکاری بگرن، پێشی تەوەڕوون بگرن، پێشی دارمانی ئابووری بگرن، بۆ ئەوە چون بەهانای کۆمپانیە گەورەکانەوە بە میلیاردها تریلیۆنها دۆلاریان بە قورگیاندا کرد، بە قورگی بانگەکان، بە کۆمپانیە گەورەکاندا کرد بۆ ئەوەی نەجاتیان بدەن و قەیرانەکە کۆمەلگا تووشی لێکترازان و لە بەرشوڵابوون نەبات و سەرمایه‌داری نەجات بدەن. کۆڕۆنا بەدووی دەهات، هەر هەمان ماجرا، تریلیۆنها دۆلاریش بە قورگی نەخۆشی کۆڕۆنا و کۆڤید-19 داکرا. خۆ ئێستا تەناقوزەکە ئەوەیە، پرسیار ئەوەیە زۆر چاکە لە قەیران بڵێن ڕزگاریان بوو، یا قەیرانیان بەهەڵ بەنۆعێک کۆنتترۆل کرد، یا تێپەریان کرد یان نیان کرد، کەیفی خۆیەتی، بەڵام ئەو پارانیان لەکوێ هێنا بە قورگی ئەو کۆمپانیانیاندا کرد. ئەو پارەکە لە خەزیێنەی دەوڵەتەکاندا بوو، ئەوە قەرار بوو خەرجی باشترکردنی خزمەتگوزاریەکان بکرێت، خزمەتگوزاری پیران و بەساڵاتچوان، بیمەی بێکاری، خوێندنی مەجانی و خواردن لە مەدرسەکان بە خۆڕایی وە گەلێک خزمەتگوزاری دیکە قەرار بوو ئەوە بکرێت. هەمووی ئەوانە وردە کەم بوونەوە، وردە کەم بوونەوە بە شوێنیدا ئەنواعی نەهامەتی دیکەی بە شوێن دەهات. ئەوە تازە لە وڵاتانی پێشکەوتوو، لە وڵاتانی دواکەوتوو لەوەش خراپتر بەشێکی زۆر لە قەیرانەکانیان بەسەر ئەواندا ڕووخان، یعنی بۆ نەجاتی خۆیان لە جیفانی جەماوەری خەڵک خەرجیان کرد و جەماوەری خەڵکیان تووشی نەهامەتی کرد لەولاوە بێکە بەسلا کۆنتترۆلی قەیرانی بێکاری و کۆنتترۆلی تەوەڕم و گرانیان کرد، بەڵام لەو لاشەوە لە خزمەتگوزارەکانە کەم کردەوە. جارە لە هەموو زۆربەی وڵاتانی پێشکەوتوو تەمەنی بازسازیان بردە سەرێ. یا مثالێکی دیکە داعش و تالبان و جینایەتەکانی قەتڵ عامی سەدان هەزار کەس لە وڵاتی میانمار، یعنی ئەم ڕووداوانەی کە لەم 22 ساڵەدا ڕوویاندا ئەوەندە مقیاسیان لە ڕووی جنایەتەوە، لە ڕووی کارەساتەوە لەسەرەوەیە کە بەراورد ناکرێت لەگەڵ ڕابردوو. شەڕی ئۆکراین لەلایەکە وڵاتێکی ئاوەدان و وێران دەچێشێت نێو قڕگی شەڕەوە و لە پێناوی سەر لە نەدارشتنەوەی ڕەوابەتی نێودەوڵەتی و هاوسەنگی تازە وڵاتەکە وێران دەکرێت، لەو لاوە چەندین تریلیۆن دۆلار سلاحی تاکتیکی و کۆمەڵکوژ بەرهەم دێت و ئێستا کێشەی بحران و بێکاری پێ چارەسەر دەبێت. ئەوروپا لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە هەرگیز گرانی لەو چەشنەی بەخۆیەوە نەبینیوە. تازە ئەو گرانیە بە هەموو جیهانیشدا شۆڕ بۆتەوە. بعضێک کالا هەیە 150% گران بوو کە هەرگیز شتیوانە بوو. کارەبا و گاز بە چەندین قات گران بوون. خۆب ئەوانە هەموو لەلایەکەوە بەرامبەر بە هەمووی ئەوانە چاو لە گەشەکردنی تەکنۆلۆژی بکەن، بەشەر لە قوڵایی ئاسماندا چێتە پێشێت. تەکنۆلۆژی هۆشی مەسنوعی هەر ڕۆژە دیاردەیەکی شەوە معجزەی لێ دەکەوێتەوە. ئەوانە ئەم تەناقوزاتەن کە دنیای ئەو ڕۆی ئێمە پێدا تێپەر دەبێ، بەڵام کە لی دوور دەکەوینەوە و چاو لە دیاردەکان دەکەین، ئەوەی کە دەیبینین ئەوەیە کە نهایەتەن بەشەر بەرەو پێش دەچێت. بەشەر توانیوێتی بەقەدەر
تێرکردنی هەموو دانیشتوانی سەرگۆی زەوی بەقەدەر ئاسوودەی و ئاسایشی هەموو دانیشتوانی ڕووکۆی زەوی نیعمەت و سەروەت لە وڵاتەدا ئەمبار بکە. ئەمە ئەو سیمایی جیهانی ئەمڕۆیە کە بەداخەوە دەیبینین کە حەز و ناحەز، خۆشی و ناخۆشی لە پاڵی یەکدا درێژە بە ژیانی خۆیان دەدەن و نهایەتەن ئێمە ڕێگای خۆمان لەو لە دەرونی ئەو چێشمە چێش و تەناقوزاتەدا بەرەو پێش دەبێ بکەینەوە. بەڵێ هاوڕێ ئیبراهیم، کەوابێت ئێمە دەبێت چی بکەین؟ چارەنووسی ئێمە چییە؟ چۆن دەتوانین کاریگەری لەسەر ئەم بارودۆخەدا بنین؟ بۆ ئینسانی مەحروم و چەساوە کە بەو شرایطە و بۆ بارودۆخە ناڕازیە، مبارزەکردن لەگەڵ وەزعی مەوجود انتخاب نییە، بەڵکو زەرورەتی ژیانە. ئەو دوو ڕێگای لەبەر نییە مبارزە بکە یا نەیکە، چونکە ئەگەر مبارزە نەکا هەتا ئەوەش کە هەیەتی لە دەستی دەچێت و ئەو جەهانە ئەساسەن لەسەر دەستی ئەو کەسانە دەگۆڕدرێ کە چارەیەکی دیکەیان غەیری مبارزەکردن نییە. ئەگەر مبارزە نەکەن مێژوو بەسەر یەسک و پرووسکیاندا تێدەپەڕێ. بە میسالی بەلەمێکتان بۆ بێنمەوە، بەلەمێک جەماعەتی سواری بوون و لە مەسیری ڕوتخانەیەکە، لە مەسیری ئاوی ڕوتخانەیەکە دەستنە پێشە. ڕوتخانەیەکی خۆشانە، چەمیشی خۆشانە. ئەو خۆشانە ئەگەر دانیشتوانی ئەم بەلەمە پاڕوو لێ نەدەن، لەگەڵ ئەوەشدا لە خلافی جیهەتدا حرەکەت ناکەن، لە جیهەتی ڕوتخانەکە دەستنە پێشێ، ئەگەر پاڕوو لێن دەکەن شەپۆل بە کەنارەکانی چۆمەکەیاندادا و غەرقیان دەکات. کەوایە مەجبورن پاڕوو لێدەن، مەجبورن کۆنتترۆلی بەلەمەکان ڕاگرن لە هەمان کادا کە بەرەو پێشی دەبن. جیهانی ئەمڕۆی ئێمە لەگەڵ هەموو ئەو تەناقوزاتش کە باسم کرد، جیهانێکە کە دەڕوا بەرەو دووبەرەکی هاژی ئەساسی و چارەنووساس. لەلایەکەوە دەوڵەتەکان هەن کە هەوڵ دەدەن وەزعی مەوجود پارێزن، و لەلایەکشە ئۆپۆزیسیۆنەکانن کە ئۆپۆزیسیۆنەکان بەرەبەرا خەریکن بە دوو بەرەی جیالەیەک، بەرەی ڕاست و بەرەی چەپ دابەش دەبن. نمونە سەرەتاییەکانی ئێستا لە زۆر وڵاتی دنیا دەبینین، ئەوە لە بەرزیل هەیە، لە فەڕەنسا ئەمساڵ بەرەی چەپ توانی بە شێوەیەکی زۆر بەرچاو لەگەڵ بەرەی ڕاست هاوسەنگی پێک بێنە. ڕاستە دەسەڵاتی تەواوی بەدەستەوە نەگرت، بەڵام بوون بە هێزێکی زۆر قودرەتمەند. سەفبەندی تازە لە هەموو شوێنەکانی دیکەی دنیا وردە خەریکە شکل دەگرێ و ئەوە نیشان دەدا کە ئەو تەناقوزات و ناکۆچیانە سەرنجام دەتوانێت بە خازانجی ئەو هێزە و ئەو لایەنە ساغ بێتەوە کە توانای گۆڕینی ئەو وەزعی هەیە، کە خازانجێکی لە پاراستنی وەزعی مەوجوددانە. جیهان ئەرزم کردن نقمی سەروەت و نیعمەتە، و ئەو سەروەت و نیعمەتەی کە کۆبووەتەوە لەو دنیاە گەلێک ئێمەی نزیک کردوێتەوە لە بنیاتنانی جیهانی ئازاد و بەرابەر و مڕەفەه. ئەوە ئارزوویەکی خۆشخەیاڵانەی پێبنەما نییە، تەنیا دەبێ ئامادە بین باجی ئەو سەرکەوتنە بدەین. ئەو باجە هەرچی کەمتر بێ باشتر. لێرەدایکە فاکتۆری وشیاری و کارزانی و ڕێبەری و تەشکیلات دێنەکایەوە. بەڵێ هاوڕێ ئیبراهیم، ئەگەر ڕێگان بدەیت لەبەر تیشکی و بۆچوونە بینە سەر چەند بابەتێکی دیاریکرا و سەبارەت بە وەزعی ناوچەکەی خۆمان بە تایبەت ئێران و عێراق. سەرەتا هاوڕێ ئیبراهیم بابێنە سەر عێراق و هەروە خۆشتان ئاگادارن قەیرانی سیاسی لە عێراق ڕۆژ لەگەڵ ڕۆژ قوڵتر دەبێتەوە. هەمومان ئاگاداری ڕووداوەکانی ڕۆژانی ڕابردوو هەین. ئەو قەیرانە چۆن هەڵدەسەنگێنن ئێوە؟ داهاتووی عێراق بە کوردستانیشەوە چۆن دەبینن هاوڕێ ئیبراهیم؟ چەندین فاکتۆر هەیە و چەندین بەرژەوەندی جیاواز هەیە کە هەر کامەیان کاریگەریان لەسەر بارودۆخی ئێستای عێراق هەیە و هیچ کام لەم فاکتۆرانەش بە ئاسانی هیچ نەبێت لە کورتماوەدا حەزم ناکرێت. یەکیان بەرژەوەندی دەرەکیە کە خۆی لە دەوری وڵاتانی وەکو ئێران، تورکیا، عەرەبستان و هەڵبەت ئەمریکاشدا دەبینێتەوە. هێزەکانی نەو سەر ساحەی عێراق توانای سربەخۆیی لە بڕیاردانیان
نییە و هەر کامەیان لەو دەوڵەتانش کە باسم کرد ڕێگادەستی خۆیان لەناو لایەنە سیاسەکاندا کردوێتەوە. ئەوە لەلایەکەوە کاریگەری مەزهەبە لەسەر بەکارهێنانی جەماوەر وەکو ئەمراز مەرجعیەتی شیعە و فتوا لەلایەکەوە و لەلایەکی دیکەشەوە ناکۆچی نێوان مەرجعیەتی شیعەش ناکۆچی نێوان مەرجعیەتی نەجەف و قوم کە ڕیشێکی قەدیمی هەیە فتوای ئەمیان فتوای ئەوی دیکان پوچەڵ دەکاتەوە هەر کام لەوانش ئەمرازی خۆیان کێشمەشێشی نێوەی ئەوانش وەزەکەی ئالۆسە کردو. لە زیاتر لە 160,000 چەکداری میلیشیا هەیە کە گاندەنحەشی شعبی کە ئەم چەکداران دابش بوون بەسەر لایەنە شیعەکان و هەمووی بەباشی تیار کراون بەباشی تێر کراون و ددانیان لە نارەکانیان تیژ دەکەنەوە. ئەمە لەوە هاوەزێکدا ئێستا مەسەلەن باسی هەڵبژاردن دەکرێت ئەو هەڵبژاردننی پێشوەختە یا هەڵبژاردننی سەریوەخت هەرچی لە وەزعشی ئەو ئالۆزدا ئەوەی کە تەنیا شتێک کە ناتوانێت سارەسەری کێشەکان بکە هەڵبژاردنە و ئەو بەناو دموکراسیەیە. دارە پێش هەموو شتێک ئەوە بڵێم کە عێراق 30 میلیۆن نەفەرە ئەمە نابێ هەر ئەو 2 3 4 5 بڵێ میلیۆن نەفەرە بنین کە قەممە لە خۆیان دەدەن و سینەزەنی دەکەن و زەنجیر دەکوتن و کۆبوونەوەی نمایشی لە دەوری حرەمەکان پێک دێنوانە. عێراقێکێک لە مشکلاتی عێراق ئەکسەریەتێکی خامۆشە. ئەو ئەکسەریەتە خامۆشە لە هەڵبژاردنش بەشداری ناکات. هەڵبژاردنش دوور لە چاوی ئەوامەڕەوە دەچێت. ئەوە تەمەشایەکەی کە هەڵبژاردنەکەی پێشوو بە هەموو حساباتی نزیک بە 70 تا بگرە 75% خەڵک بەشداری نەکردووە. ئەو ئەکسەریەتەیە کە پەراوێزە لە کەناردا و هێشتا هێز و توانای خۆی نەخستۆتە کار نەیتوانێت بخاتە کار و ئەوەی دێتە بەرچاو ئەو هێزی ڕێکخراوی سازماندراوی کۆنەپەرستی گرێدراو بە بەرژەوەندی وڵاتانی دەوروبەر و لەسەر هەموو شانەوە و لە هەمویان خەتەرناکتر کۆماری ئیسلامی ئێرانە. هەر بۆیە من پێم وایە قەیرانی عێراق بەردەوام دەبێت و شەڕی ناوخۆش بۆ معنا ناتوانم بڵێم مسۆگەرە و قەتعیە لەگەڵ ئەوەشدا کە هەمیشە یعنی وەکو بۆشکێکی بارودوایە بەڵام شەڕی ناوخۆ لە بەرژەوەندی ئێران و تورکیە و عەرەبستان و ئەمریکاشدا نییە. هەر بۆیە ممکنە لە کۆنتترۆل دەرسێ هەڵگیرسێ بەڵام وەکو ئەو جارە هەرچوانەی بێت کۆنتترۆل دەکرێت. ئەمە وەزی ئێستای عێراق بەڕاستی ئەوەی کە ئایندەی عێراق بەرەو چێ دەڕوە لەلایەکەوە تا ئەو جگای کە بە دەوڵەتانێک کە کاریگەریانی هەیە لەسەر ئەوەزە هەیە ئەوەیە کە گۆڕانکاری لێوخواندا پێش بێت جمهوری ئیسلامی دەستی لە عێراق کورد بێتەوە بە دەلایلی ناوخۆیی بە دەلایلیش نێودەوڵەتی بە هەرچی تورکیا دەوڵەتی ئۆردوغان لەو خەون و ئارزوانەی بکشێتەوە ئەوە بێ خلاصە جۆرێک لە گۆڕانکاری لە دەرەوەی سنوورەکان بێ ئەو دەستانە کورد بنەوە لەلایەکەوە لەلای کەشەوە ئەو ئەکسەریەتە خامۆشە بکەوێتە کار توانایی خۆی بەدەرخە. لەو ناوەدا کوردستانیش ناتوانێت بۆ هەمیشە خۆی لە قەیرانی ناوخۆی عێراق و قەیرانی دەوڵەتی عێراق بارێزێت. بێگومان پریشکەکەی بەری کوردستانیش دەکەوێت. سەر ڕای ئەوەی کە زۆربەی ئەو فاکتۆرانی کە باسم کرد لە کوردستانیش هەر کامەیان بە جۆرێک کاریگەریان هەیە. بۆیە ناتوانین بڵین کوردستانیش دوورگەیەکی ئارامشەکە پێکاتوو. بەم وەڕێی کە ئێستا هەیە و دەبینین بن پێم وایە فاکتۆری دەرەکی واتە ناکۆچی نێوان دەوڵەتەکان لە کورتماوەدا چارەنووسی عێراق دیاری دەکەن ڕێککەوتنیان هەروە دژایەتیان هەروە و بۆ نمونە دەڵێم ئەگەر مەسەلەن ڕێککەوتنی بەرجام هەموو برگەکانی کە جارە نەزانراوە جێبەجێ بێ لەوانەیە کاریگەری لەسەر وەزعی ناوخۆی عێراق هەبێت. بەڵێ هاوڕێ برایم ئەگەر ئیجازە بدەی بابینە سەر باسی ئێران گەلێک پرسیار هەیە سەبارەت بە بارودۆخی ئێران و من لام وایە مراجعەکردن بە راپۆرتی سیاسی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ کۆنگرەی هەژدەکە بڵاو بۆتەوە بۆ شایەک لەسەر هەڵسەنگاندن و هەڵوەستی ئێمە سەبارەت بە بارودۆخی ئێران بەجێ نایڵێ. بەڵام ئەوەی کە تا ڕادەیەک تازەیە گفتوگوکانی هەروەک ئیشارەتان پێکردان لە قسە بەسەکەدا بەرجامە و ئەگەری ڕێکەوتنی ئێران و ئەمریکایە.
ئەگەر بمانەوێت لە بارودۆخی ئێران ورتر بینەوە یەکێک لە بابەتە گرنگەکان ڕێکەوتنی بەرجامە هاوڕێ بڕێم ئایا ئەسڵەن ڕێکەوتنێک لە گۆڕێدا هەیە یان هەردوو لا یەکتر تەفرە دەدەن کامانن ئەو گویا مەسەڵەن دەنگۆی ئەوەی کە دەبێت ئێران ئیمتیاز بدات کامانن ئەو ئیمتیازانەی کە کۆماری ئیسلامی لە ئەگەری ئەو ڕێکەوتنەدا دەیدات هاوڕێ بڕێن لەم پێوەندێدا چەند خاڵی گرنگ هەیە بە کورتی شارەیان پێ دەکەم یەکەمیان هەموو لایەکانی گفتوگۆ بە ئەمریکاشەوە ساغن لەسەر ئەوەی کە لە ئێستادا مانەوەی کۆماری ئیسلامی زیاتر بە قازان زیانە تا ڕووخان و لە نظر ئەوانەوە ئەگەر ئێران بکەوێتە بارودۆخێکی غێر قابلی پێشببینی نەکرد بەژەوەندەکانە لە ئێران دەکەوێتە خەتەرەوە بەڵکە سەرجەم کۆنتترۆلی ئەمنیەتی ناوچەکەشیان لە دەست و زۆر لەو حساباتی کە کردویانە بۆ فرۆشی سلاح بۆ کەڵگوەرگتن لە ناکۆچیەکان بۆ هەموو حساباتی دیکە ئەوانیان لێ تێک دەچێت کەوایە نایانەوێ بە تەواوی سوکایەتی بە کۆماری ئیسلامی بکەن و گۆشەگیری بکەن و هەوڵ دەدەن ڕێگای ڕێککەوتنی بۆ هەموار بکەن خاڵێکی دیکە ئەوەیە کە تێگەیشتن لەو ڕاستیە زۆر گرینگە کە ئەنجامی هەر مزاکەرە و گفتوگۆیەک بە دەرەجەیەک کاردانەوەی هاوسەنجی هێزی دوولایەنە تەفرەدان کرینی کات زیرەکی ئەموو ئەو دیپلۆماسیێکی زیرەکانە ئەوانە هەمووی دەوری لاوەچی دەبینن ئەوەی کە بە دەرەجەی یەکەم کاریگەری هەیە هاوسەنجی هێزی دوولایەنە لە گفتوگۆکانی بەرجامیشە هەر ئەوایە بۆیە پێم وایە جێگەی مناقشە نییە کە پێم هەوا بێ کە لەو گفتوگویانەدا هاوسەنجی هێز بە قازانجی کۆماری ئیسلامیە هاوسەنجی هێز بە زەرەریانە ئەوەی کە کۆماری ئیسلامی دەیکات لە واقعدا هیچ شتێک نییە غەیری چەنەلێدان لەسەر دیاریکردنی شرایطی تەسلیم لە واقعدا کەوایە ناتوانین قسە لەسەر ئەوە بکەین کە لەم مزاکەرەتدا گویا جمهوری ئیسلامی خەریکە سەر دەکەوێت ناتوانێت شتی ئەوە بێت هەرچەندی ئەوان پش و درێژ بن لە گفتوگۆکردندا کەوا دەڵێن هەرچەندیش زیرەک بن لە دیپلۆماسیدا کە ممکن زۆر جوانە بێ بەڵام ئەوانە هیچ هەمووی دەوری لاوەچیان هەیە ئەوەی دەوری سەرەکی ئەو هاوسەنجی هێزەوە دەزانین بۆ واقعیەوە بە قازانجی کۆماری ئیسلامی لە ڕووی نظامیەوە نییە لە ڕووی اقتصادیەوە نییە لە ڕووی هیچ شتێکەوە خاڵی سێهەم ڕێکەوتی بەرجام تەنیا لەسەر پرۆژەی ئەتۆمی کۆماری ئیسلامی نییە ئەوە لەواقعدا بەشێکی مهمێتی بەڵام ئەوە کێشە منتەقەیەکانیش بەشێکن لە پرۆسەی ئەو ڕێکەوتنە ئازادکردنی زیندانیانی تر و ئەوانە ئەگەر لەبیرتان بێ مایک پۆمپیۆ لەبیرم بێ 12 خاڵی دیاری کردبوو بۆ کۆماری ئیسلامی بۆ شەرتی کە دەبێت کۆماری ئیسلامی پێیان پابند بێ و ئەوانە لەو 12 خاڵە یەک دوو یا سێ خاڵی شاید مەسەلەی ڕێکەوتنی ئەتۆمی دەگرتەوە ئەوانی دیکە هەمووی ئەو کێشان مەجموع کێشانن کە دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتانی ڕۆژاوایی دەگەڵ کۆماری ئیسلامی هەیەە کۆماری ئیسلامی ئەو لەسلا قدرەت و دەسەڵاتەی کە دەیهەوێت گران فرۆشی بکە و ئیمتیازی پێوەربگرێ بەقەدەر جارانی نییە ئەلبەتە خۆمانای ئەوە نییە کە تەواوی ئەو ڕێگادەستانەی نەماوە لەبەرچی لەبەرەوەی کە خۆی ئەمریکاش و دەوڵەتانی ڕۆژاوایی احتیاجیان بە جۆرێک لە کەڵی وەرگتن لە زەرفەتەکانی کۆماری ئیسلامی بۆ ئیدارە و بۆ هێورکردنەوەی کێشە و ناکۆچەکان ئەوەی کە ئێوە پرسیتان کۆماری ئیسلامی دەیدات پێش هەموو شتێک واسێنانە لە پرۆژەی ئەتۆمی و دوای ئەوە سنووردارکردنی حزوری لە منتەقەیە و پاشان پێم وا ڕاگررتنی پرۆژەکانی تروریستی و شتی دیکەی لەو چەشنەیە و ئەوەی کە بەدەستیشی دێنێ ئەوەی کە بەدەستیشی دێنێ هەر لە بەرژەوەندی سەرمایە ڕۆژاوایە مەسەلەن دەرگای سەرمایە گوزاری لە ئێران بۆ دەوڵەتانی ڕۆژاوایی دەکرێتەوە مبادلاتی تجارەتی بەرقەرار دەبێت نەوت دەفرۆشێ قەیرانی نەوت و گاز لە دنیای پێچارە سەر دەکرێت ئەو شەر لە قازان دیانە نهایەتەن ئەگەر کورتی کەمەوە پێم وایە کۆماری ئیسلامی چارەیەکی نییە و مەجبورە
ئەو ڕێککەوتنە بکات. بەڵێ هاوڕێ ئیبراهیم ئەخەر زۆر کەسیش پێیان وایە ڕێککەوتنی بەرجام فرسەتێکە بۆ کۆماری ئیسلامی بۆ ئەوەی خۆی لەژێر باری قەیرانی دارایی و ئابووری دەرباس بکات و تەمەنی خۆی پێدرێژ بکاتەوە. ئێوە لەو ڕۆوە ئەو ڕێککەوتنە چۆن دەبینێن هاوڕێ ئیبراهیم؟ من لەوایە ئەو ڕێککەوتنە سەرجەم بە زەرەری خەباتی کۆمەڵانی خەڵک لە دژی کۆماری ئیسلامی نابێت، بەڵکە بە قازانجێتی نەک لەبەرەوەی کە گۆیان ئەو بەو ڕێککەوتنە نانێک دەخرێتە سفرەی خەڵکی کرێکار و زەحمە کێشەوە و کرانەوەیش ئابووری لێ دەکەوێتەوە. تەنانەت نەک پێم وابێ گەشەی ئابووری سەرمایهداری ئێرانیشی لێ ناکەوێتەوە. بۆ نمونە لە دەورەی 8 ساڵەی حکوومەتی ئەحمەدی نەژاددا ئەگەر لە بیرمان بێت 400 تا 500 میلیارد دلار هاتە خەزانەی ئەو دەوڵەتەوە. ئابووری پێگەشەی کرد، نەژیانی کۆمەڵانی خەڵک ئاسوودەیەکی تێدا پەیدا بوو. بۆچی وایە ڕژیمێکی گەندەڵە تامێشکی ئەسقانی کارشناس و تێکنیسیێنی زۆربەی نوخبەکانی ئێرانیان بەجێ هێشتۆ، ئاستی زانست لە زانکۆکان زۆر زۆر دابەزیوە، مەدرک فرۆشتن و تەقەلوبی کۆنکۆر و شتیتر ئیتر ڕسوای عالەمی کردو. ئەو لە بەردەرگای دانشگای تاران بڕۆ دکتۆرا بکڕە بە پارەیەک، بڕۆ کۆنکۆری ئەو جێگانەی کە تۆ دەست و دەورەکانیان جدیترە کۆنکۆریان لە ڕۆژاندا خەبەرەکەی بڵاوەوە هەموو پرسیارەکانیان فرۆشرا بوو. ئابووری ئێران وا تێگڕماوە و ژێرخان وا تێک چووە تەنیا بە پارە جێبەجێ نابێت. بەڵام بە هەمووی ئەوانەوە دیاردەیەکی هیوابەخش لە پەرەدەستێنێ. یعنی ئەگەر ئەوە دەڵم ڕێککەوتنی بەرجام شێشی موسبەتە لەو ڕووەوە دیاردەیەکی هیوابەخش پەرەدەستێنێ. ئەویش ئاستی تەوەقعات و داخوازیەکانی خەڵک دەچێتە سەرێ. دەوڵەت بیانووی گەمارەی ئابووری بۆ بێوەڵام هێشتەوەی داواکاریەکانی خەڵکی نامێنێ. بزوتنەوە کۆمەڵایەتەکان بێگومان گەشە دەکەن و دەزانین کە داهاتووی کۆمەلگای ئێران لە ڕاستیدا لەو پرۆسەیەدا خۆی دەبینێتەوە، لە پرۆسەی گەشەکردنی بزوتنەوە کۆمەڵایەتەکان. بۆیە پێم وایە ڕێگەوتنە بە خازانجە ئەگەر ئۆپۆزیسیۆنی بۆژوایی کۆماری ئیسلامی ئەو ڕێکەوتنە بێ ئومێدی دەکا بۆ ئەوەیە کە درێژبوونەوەی بزوتنەوە متالەباتی و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و ئەو ڕەوتەی کە هەنگاو بە هەنگاو دەچێتە پێشە و خش لەسەر خشدا دەنێ بۆ ئەوەی کە و کۆمەلگایە پێ بگەیەنێ بۆ پێکەنانی بەدیلێکی ڕادیکاڵ و پێشکەوتو ئەوە بە خازانجی خۆی نازانێت. ئێمە دەبێت چاوەڕوانی ئەوە بین دەبێت خۆمان بۆ ئەوە ئامادەکەین لەوەها فرسەتهایەک کە بەرجام دەیخۆڵخێنێ ڕێککەوتنی بەرجام دەیخۆڵخێنێ بۆ گەشەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەوە کەڵک وەربگرین. بەڵێ هەروە خۆشتان ئاگادارن هاوڕێ ئیبراهیم خۆپیشاندان دەربڕینی ناڕەزایەتی مانگرتنی کرێکاری لە ئێران هەروە بەردەوامە. داهاتووی ئەو حرەکەتانە ئێوە چۆن دەبینن؟ بەرەو چ مەسیرێک دەڕوا ببڕێەوە؟ بنسبەت داهاتووی کۆماری ئیسلامیەوە گەلێک ڕوودا و هەن کە نەبە دقت پێشبینی دەکرێن و نە لە اختیاری ئێمەدان. لەوانەیە ئەو ڕووداوانە هەر کامیان بە جۆرێک ڕووخانی کۆماری ئیسلامی یا گۆڕانکاری دراماتیک لەو ڕژیمە ئەوانیان لێ بکەوێتەوە. لەبەرەوە ئەوانە ئەگەر بەعزێک لە ئۆپۆزیسیۆنەکان و ئۆپۆزیسیۆنی بۆژوایی ئەو ڕژیمە چاوەڕوانی ئەوە دەکەن و خەڵک چاوەڕوانی ئەو نوع ڕووداوانە ڕادەگرن کە گویا سەرکەوتنێکی ئاسان بەدەست بێ جمهوری ئیسلامی ڕۆژی لە ڕۆژان شەو بخەوین بەیانی هەستین تەماشا بکەین ئەو ڕژیمە نەماوە یا گۆڕانکاری تا پێکاتوە. ئەوە نە بۆ ئەوان خێر دەداتەوە نە بۆ ئێمەش جگای هیچ بسلاومێتیە بەسنێکە. بەڵام ئەگەر قسە لەسەر ماف و ئاوات و ئارزۆکانی خەڵکی کرێکار و زەحمەت کێشە هیچ ڕێگەیەکی دیکە نییە جگە لەوەی کە کرێکاران و جەماوەری خەڵک بکەونە ناو ڕەوتێکەوە کە تێیدا وشیاری سیاسی پەیدا بکەن، ڕێکخراو بن، ڕێبەرانی خۆیان پەروەردە بکەن، ڕێبەرانی جگای متمانی خۆیان پەیدا بکەن و پەروەردەیان بکەن و ئەوەش هەر لە مەیدانی ئەو مبارزاتە دەکرێت بەدیدێن کە هەنگاو بە هەنگاو دەچێتە پێشێت. کۆماری ئیسلامی سەرهەڵدانی ناڕێکخرا و خۆڕسک سەرکوت دەکات بەرامبەر بە دوژمنی
چەکداری ڕێکخراو خەڵکی بێسازمان و بێڕێبەر و بێ پرۆژە و بەرنامە چیان پێ دەکرێت لە دەیە هەفتاوە تا ئێستا چەندین سەرهەڵدانی لەو چەشنە ڕوویداوە متابەت لە 96 لە دوای لە 98 هەموو ئەوانە ئەو هەمووی سەرکوت کرا ئەوەی کە من بۆ داهاتووی ئێران دەیبینم وە دەتوانین ئومێدی پێبەستین وە ئومێدێکی بێ بنەماژنێ ئەوەیە کە خەڵک جەماوەری خەڵک و لە پێش هەماندا کرێکاران و خەڵکی هەژار و خەڵکی حاشێنشینی شارەکان و هەموو ئەوانەی لە 96 و 98دا نیشانیاندا کە ئاراستەی مبارزاتی جەماوەری گۆڕاوە بەرەو ئاراستەی داخوازی ئابوووریەکان بەرەو قوڵایی کۆمەلگا ئەوانە ئەو داخوازیانیان پەیگیری بکەن کە هەم نانێک بێتە سفرەیانەوە و هەم هەنگاوێکیش بەرەو پێکێنانی بەرەو بەسە مەرزوماتی پێکێنانی بەدیلی ئەو ڕژیمە بچنە پێشێ ڕێگایشی دیکە غێری ئەوە تا ئەو جگای کە استراتێژی ئەمە بە ئاوات و ئارۆزەکانی ئەمە مەربوتە ڕێگاچی دیکە وجودی نییە و ئەوە واقعیشە و ئەم وزوتنەوانەوە حرەکەتانە بۆ کۆماری ئیسلامی ئێران بە ئاسانی سەرکوت ناکرێت ئەگەر ئەو دەتوانێ بە ئاسانی ڕێکخراوێکی سیاسی سەرکوتکە بۆ ئاسانیانەیە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی پێ دانامرچێتەوە ئەو بزوتنەوەی کوردستان کە بزوتنەوەیکی کۆمەڵایەتیە 3 ساڵە مقاومت دەکات بەرامبەر بە جمهوری ئیسلامی بزوتنەوەی کرێکاری مقاومت دەکات ساڵهای ساڵە مقاومت دەکات وردە بزوتنەوەی ژنانی پێوەست بووە بزوتنەوەی خانەنشینانی پێوەست بووە بزوتنەوەی معلمانی پێوەست بووە لەبەرەوە ئەوەی کە ئێمەمانان ینی بەرەی ڕادیکاڵ و چەپ ئومێدمان لەسەر بنا کردووە ئەوە شتێکی مادیە ئەوەی کە ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی ئومێدی لەسەر بنا کردووە شتێکی واهەیە تایبەت ئێستا دەبینین کە ڕۆژاوا مەیلی ئەوە نییەوە بەرژەوەندی لەوەدانێک کە جمهوری ئیسلامی بڕوخێنێ بەڵام ئەگەر کار کەوتە جگایەکە ناچار بوون دەکەونە کار دەور دەبینین ئەوانەش و ئێمە دەبێت بۆ ئەو وەختانش ڕێگاچارە و تاکتیک و سیاسەتی خۆمانمان هەبێت. بەڵێ هاوڕێ ئیبراهیم جێگە و شوێنی ئۆپۆزیسیۆنی بورژوازی کۆماری ئیسلامی لە گۆڕانکاریەکانی داهاتووی ئێران ئێوە چۆن دەبینن؟ بێگومان ئەوان بەرەیەکی گەورەی ئۆپۆزیسیۆن پێک دێنن و ناتوانین لە بەرچاویان نەگرین زۆربەیان تەنانەت خۆشیان وەکو بۆرژوا پێناسە ناکەن ئەوان بێگومان بە ئاسانی مەیدان بۆ بەرەی چەپ و ڕادیکاڵ و زەحمەکێش چۆڵ ناکەن لە ئیمکاناتی مادی و تەبلیغاتی زۆریش بەهرەمەندن پشتیوانی دەوڵەتانی ڕۆژاواییشان لە کاتی خۆیدا دێتە پشت و دێتە هانایانەوە هەر ئێستاشەر وەکو پشیلێ بن عەبا بۆ ئیمتیاز وەرگرتن لە کۆماری ئیسلامی جاروبار نیشانیان دەدەن بەعزێ ڕووداوی کە لە ماوەیاندا ڕووداوە و خۆ نیشاندان و میتینگا لانسەیان دەکەن و هەموو ئەوانە دەقیقەن بە گفتوگۆکانی بەرجەم مەربوود بوو دەقیقەن بۆ ئەوە بوو کە لە پشت میزی مزاکرە ئەمەشیان وەکو عاملێکی فشار لە دژ بەکاربێن بێجگەلەوانە من پێم وایە نابێ زەرفەتی فریوکاریشیان دەستی کەم بگری کاری ئێمە بەم هەموو پەرژوو بڵاویە کە بەرەی ئێمە بەداخەوە هەیەی بەو هەموو شکست و نسکۆیانەی کە بەسەر جەریانی چەپ و سۆسیالی لە دنیادا هاتووە ئاسان نییە ئەوان دەرگای باغی سەوزی وڵاتانی ئسکاندیناوی و سوسیال دموکراسی بە خەڵکیشان دەدەن ئەوادەی سەرکەوتنی ئاسانیان پێدەدەن تا دەسەڵات دەگەن لەبەر ئەو کات معلوم دەبێت کە خەڵک لە چۆن لە چاڵێکەوە کەوتونە چاڵێکی دیکە لەبەرەوە بە هەموو ئەوانەوە من دەڵێم ئێمە بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنی غیرە کاریگەری غیرە ڕادیکاڵ غیرە لیا بڵێن ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی و ڕژیمە نابێ خۆشخەیاڵ بین و دەستی کەمیان بگری ئەو پرۆسەیە کە ئەوان لە دەسەڵات نزیک دەکاتەوە بە دەسەڵاتیان دەگەیەنێ هەر ئەو پرۆسەیە نییە کە بۆ سۆسیالیستەکان و بۆ چەپەکان هەیە موقعیەتێکی دژوارە من پێم وایە کە ئێمە لە داهاتوودا
شان بە شانی وان دەبین شانمان لە شانی یەکتر دەدرێ دەبێت هەوڵ بدەین ئەو ناکۆچیانە ئەو تەزادانە وهایان لێنەیە کە کۆماری ئیسلامی بتوانێت کەڵکی لێ وەربگرێ و کۆماری ئیسلامی بتوانێت عمری خۆی پێ درێژکاتەوە ئەو ئەڵبەتە جگای بەخسێکی دیکە. زۆر باشە هاوڕێ ئیبراهیم هەر لەو پەیوەندیدا بە ئەوەش بڵێن کە جێگەوشۆنی بزوتنەوەی چەپ و کۆمونیستی لە ئێران بەگشتی بەرەی چەپ لەو گۆڕانکاریەدا چۆن دەبیننەوە؟ تقریبان باسم کرد بۆ بزوتنەوەی چەپ و کۆمونیستی بۆ ئەوەی کە ئەم بزوتنەوەیە دەوری خۆی وەکو ئالتەرناتیڤێکی وەزعی مەوجود ببینێ هیچ ڕێگەیەک نییە جگە لە ئەستوربوون بە خەباتی چینایەتی و پێشڕە و پێشکەوتنخوازانە و خەبات دژ بە هەڵەواردون و نابەرابەری و خەباتی عەداڵەتخوازانە. بزوتنەوە کۆمەڵایەتیەکان وەکو بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، معەلیمان، خانەنشینان، ژینگە پارێزان ئەو بەستێنن کە مەجالی بەهێزبوونی بەرەی چەپی کۆمەلگا دەخڵکێن. ئەم حرەکەتانە لە ناوڕۆکی واقعی خۆیاندا بەبێ ئەوەی کە هیچ سازمان و ڕێکخراوێکی چەپیش لە ڕەسیاندا بێ یا هیدایەتیان بکە، بەڵام لە ناوەڕۆکی خۆیاندا چەپن لە ڕووی داخوازیەکانیان لە ڕووی پێکهاتەی ئەو خەڵکەی کە بەشداری لە حرەکەتەکانیان دەکەن. پێکهاتەی ئەترازاتی جەماوەری بە دەرەجەی یەکەم چەندین ساڵە لە چینی مامناوەندی کۆمەلگا و گواستراوەتەوە بۆ چینی هەژار و کرێکار و پراوێزنشینی شارەکان. ئەمە فرسەتێکە بۆ ئێمە و فرسەتێکە بۆ چەپ کە دەتوانێت سەر ئەو بەستێنە گەشە بکات لەبەرەوە لە ناوەڕۆکی خۆیدا ئەم بزوتنەوانە لەگەڵ ئاوات و ئارزوەکانی ئەوان و لەگە پرۆژە و بەرنامەی ئەوان تەبان. بەڵام هەر لێرەدا ئەوەش بڵم کە ڕاستە ئەو بزوتنەوانەوە لە سەروی هەموو شانە بزوتنەوەی کرێکاری بەستێنی بەهێزبوونی بەرەی چەپن، بەڵام ئەو مانایەوە نییە کە باڵەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن هەوڵ نادەن ڕێگا دەست بۆ ناویاندا پەیدا بکەن یان لە ناویاندا تەوەهم و خۆشباوەڕی بە بەرەی ڕاست وجودی نییە. بە پێچەوانەوە وجودی هەیە و بەهێزیشە. ئەوە کاری هێزی چەپ دشوارتر و ئاڵۆزتر دەکات. جاری وا هەیە فەسڵی مشتەرەک دروست دەبێت بۆ حرەکەتی سیاسی هاوبەش. بۆ نمونە ئێمە بە تایبەت لە کوردستانەوەمان تەجربە کردو. دەمێ ئەوش بڵم کە باسی حرەکەتایەک دەکەم کە لە ناوەڕۆکدا چەپن و بەشێکن لە خەباتی چینایەتی، بەڵام لێرەدا بە دیاریکراوی ئێمە دەبێت باسی حزب و ڕێکخراوە سیاسەت چەپەکانیش بکەین. ئەم حزب و ڕێکخراوە چەپانەش هەروەکو هێزە غێرە چەپەکانیش لە 43 ساڵی ڕابردوودا بەشی ئەساسی فعالیەتیان گواستراوەتەوە بۆ دەرەوەی وڵات، یعنی لە واقعدا دوور خراونەوە. دەورنەواندنیان لە داهاتوودا و لە ئاستێکی بەرینی کۆمەڵایەتیدا گرێدراوە بەبوونی مەجال بۆ گەڕانەوەیان بۆ ناوەوەی وڵات و ئەوەش ناکرێ مەگەر ئەوەی کە جۆرێک لە هاوسەنجی هێز و جۆرێک لە کرانەوەی فەزای سیاسی پێک بێت، لە واقعدا جۆرێک لە زەعیفبوونی دوژمن، شرایطێکی دموکراتیک یا نیمچە دموکراتیک. بەڵام دەمەوێت ئەوەش زیاد کەم کە دموکراسی و ئەو شرایطی نیوچە دموکراتیکەی کە مەجال لە خۆڵکێنەیە بۆ چەپی سازماندراوی ڕێکخراوی دوورخراوی لە دەرەوە وڵات ئەوە بگەڕێتەوە، ئەو دموکراسیە خەڵاتێک نییە کە لەسەر کەشەفی زێڕین بێنن پێشکەشمانیکەن و ئەمە بچین کەڵکی لێوەربگرین. هەر بۆیە خۆی ئەم هاوسەنجی هێزە و ئەو مەجالەکە دەخڵقێ حاصلی سەرکەوتنی هەنگاو بە هەنگاوی هەر ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانەیە کە بەرەو پێشمان دەبن و ئەوان دەتوانن ئەو هاوسەنجە بگۆڕن لەلایەکەوە لایکەشەوە بە بڕوای من پشتیوانی نێونەتەوەی و ئەنتەرناسیۆنالیستیش ناتوانین بەرچاو نەگرین، ئەوەش مەجال دەخڵقێنێ و ڕێگا دەکاتەوە بۆ کرانەوەی کەشوهەوای سیاسی ئێران. بۆ نمونە فشاری ژنان لە ناوەوەی وڵات و جانبازی ئەوان فیفاشی سازمانی سەرانێکی فوتبال بەڵێ فیفاشی ناچار کرد زەخت بخات سەر کۆماری ئیسلامی و ڕێگەی ژنان بۆ سادیۆ مۆرچەکان بکرێتەوە. نهایەتەن من دەتوانم بڵم پێشبینی من ئەوەیە کە ئەگەر ئێران
بەرەو سناریۆی ڕەش نەچێ و پێ بنێتە دەورەیەکی شۆڕژگەڕانەوە، ئەوە دوو بەرەی چەپ و سۆسیالیست و سەربەخۆ وە بەرەی لیبەراڵی پرۆغەرب لە ئێران دەگەنە خۆناغی بوون بە ئالتەرناتیو. ململانی دوازاری ئەو دوو ڕەوتەیە کە تەکلیفی دەسەڵاتی سیاسی بە شێوەشی نهایی ڕوون دەکاتەوە. ململانیەک کە دەتوانێت بڕای من دوور دەتوانێەوە دەبێت هەوڵی پێ بدەین دوور لە تونند و توژی و بە شێوەیەکی شارستانیانە بچێت پێش. زۆر باشە هاوڕێ برایم، ساڵهاتی پێکهاتنی حیزبی کۆمونیستی ئێرانە و جێگەی خۆیەتی کە باسەکەمان ورتر برینە سەر ئەو حیزبە و جێگەوشۆنی ئێستای و ئاسۆی دواڕۆژی. یەکەم پرسیارم لەو بابەتە ئەوەیە چ سەرفێت و پۆتانسیەلێک لەو حیزبەدا هەیە بۆ ئەوەی دەوری شایستەی خۆی لە ناو بەرەی چەپی ئۆپۆزیسیۆندا کە خۆشتان باستان کرد بنێت؟ دارێ پێشەوەی وەڵامی پرسیارەکەتان بدەمەوە با بزانین حیزبی کۆمونیستی ئێران ڕێکخراوێکی دیاریکراو وەکو ئامرازێکی خەبات ئەمڕۆکە چییە؟ ئەم حیزبە چییە؟ یان ئەگەر بڵێن بسم پێناسەی ئەو حیزبە چۆن دەناسێنی؟ ئەو حیزبە پێش هەموو شتێک بریتە لە مێژوویەک وەکو بەشێک لە چەپی ئێران. ئەو مێژووە ساڵەهای زیندانی تێدا بووە، شکنجەی تێدا بووە، ئیعدامی تێدا بووە. ئەمە تاریخێکە کە بە ڕەنج و ئارەق و ڕەنجی ئەندامان و هەواداران و لایەنگرانی ئەم ڕەوتە ئەو مێژووە نووسراوە. ینی ئەمە کەس ناتوانێت نادی دێ بگرێت، کەس ناتوانێت لە لیستی مبارزاتی دژبەر کۆماری ئیسلامی، فیداکاری، ڕەنج، شۆرەوەری، دەربەدەری، زیندان، شکنجە و جانبازی کادرەکانی ئەو حیزبە فرامۆش بکە. ئەوە مێژوو، ئەوە مێژوویەکە کە ناشادرێتەوە، ناتوێتەوە. دووەم سنەتێکی دیاریکراوە لە ناو چەپی ئێران. ئەم سنەتەش ناسراوە. هەزاران لاپەڕە ئەدەبیاتی سیاسی هەیە لەوبارەوە، هەزاران سەعات وتار هەیە، بەرنا وتار هەیە کە زەبت کراوە ئێستا بەشێکی زۆری بڵاو بدو. تا وەختێک حیزبی کۆمۆنیستی ئێران هیچ شعبی کتاب پێک نهاتبوو. من باسیەوە دەکەم، باسی ئەو سنەتە دەکەم. ئەو سنەتە کەس ناتوانێت ئینکاری وە بکە کە تەئسیری داناوە لەسەر چەپی ئێران و لەسەر ئەدەبیاتی چەپی ئێران. ئەوە واقعیەتێکە بە هەموو کەم و کوڕێکشەوە. بەحسەکانی نەزەراتی زۆرازۆری ئەدەبیات و نووسراوی بڵاوکراوی هەموو ئەوانە کاریگەری داناوە لەسەر ڕوتی چەپ لە ئێراندا. هەر ئەو چەپەی کە سازماندراوە ڕێکخراوە لە دەروی وڵاتی دووخراوی وەکو ئێمە و کۆمان. پاشان بەرنامە و ئیستراتێژی و خەتی مەشکی ئەو حیزبە شەفاف و ڕۆشنە. ئەمەش وازەحە، ئەمەش خەت لەسەر خەت نووسراوە و دانراوە و هەڵی دیوێتی و بڵاوەتەوە و لە ماوەی 38 ساڵی ڕابردوودا رادیۆ و تەلەڤیزیۆنی ئەم حیزبە بەردەوام ئەوانەی لە کۆمەلگای ئێراندا ڕەوازداوە بڵاوی کردو بەگوێی هەمووانی گەیاندووە. پاشان پێشینەیەکی تاکتیکی سەربەرزانەی هەیە. هیچ مەقتەعەیەک لە ژیانی سیاسی و حیزبەدا نابینی کە سازشێکی لەگەڵ دشمنانی تەبەقەی کارگەر کرده بێت، چ لە ئۆپۆزیسیۆن دابن، چ لە دەوڵەت، چ هەمووانە مێژووی ڕۆژ بە ڕۆژ و حیزبە بە هەر ئەندازەیەک ئەو مێژووە هەیە و دەنووسێتەوە. ئەمەش واقعیەتێکە تێیدا دەبیندرێت. بەڵام بە هەمووی ئەوانەوە لە هەمان کاتدا ئەوەش واقعیەتێکە کە حیزبێکی لاوازە لە ڕووی ڕێخستن لە ناوەوەی وڵات، حیزبێکی لاوازە لە ڕووی کاریگەری دانان لەسەر بزوتنەوە کۆمەڵایەتەکان لە دەرەوەی کوردستان. بەڵام ئەوە ئایا سەرنوشتی ئەمەیە؟ تەنیا هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە سەڵتەنەت تەڵەبەوە بگرە تا مجاهدین، تا دەگاتە لیبراڵەکان، کۆماری خوازان، چی و چی، تا دەگاتن بەرئەی چەپ، هەمویان لە مۆقعێتیشی ئاوا مشابهدان. کامەیانن دەتوانین ئێمە ئیدعا بکەین کە توانیویانە لە مەقتەعێکدا مثلەن حرەکەتێکی مۆری خۆیان لەسەر حرەکەتێکی کۆمەڵایەتی گرنگی موئەسری ناو کۆمەلگای ئێران دانابێ و دابنێت. ئەمەش خەتای کەس نییە، ئەمەش بە هەڵدەگەڕێتەوە بۆ ئەو دیکتاتۆری و سەرکوت و ئەو جنایەتەی کە ئەم 43 ساڵە خۆڵخاندراوە، ئەو دەربەدەری و ئاوارەگەی کە بەسەر ئەو
هێزی ئۆپۆزیسیۆندا سەپا و زۆر فاکتۆریکە نامزار ئێستا لەسەری بچوو. حزبی کۆمونیستی ئێران ئێمە ناتوانین سربەخۆ لە ئەوزاعی سیاسی و کۆمەڵاتی ئێستای ئێران و بارودۆخی هاوبەشی سەرجەم ئۆپۆزیسیۆن هەڵسەنگێنی. بۆ نمونە ئەگەر تەشکیلاتی لە ناوەوەی وڵات لاوازە و کاریگەری لەسەر ڕۆژهەڵداوەکان نییە، خۆ ئەوە بەپێی استراتێژی خۆی و پێی سیاسەتی خۆی ڕێگا نیشان دەدا، هەوڵ دەدا ڕێگا بکاتەوە، هەوڵ دەدا بە هەر دەرەجەیەک لە هەر فرسەتێک کە بۆی هەڵدەکەوێت کە لێنێک پەیدا بکات ڕێگادەستی خۆی وێستا بکاتەوە. خۆ بۆ بەڵام دیکتاتۆری و سەرکوتی هار لە جمهوری ئیسلامی ئیتر ڕێگای نەداوە. باس کرد ڕێکخراوی سیاسی بە ئاسانی سەرکوت دەکرێت، بەڵام زوستنەوەی کۆمەڵاتی وان نییە. ئەوەیە مثلەن جیاوازی کوردستان. تەنیا ئەوە وەزعی ئەمەش نییە، تابەت بە ئێران نییە. زۆر نمونە هەیە لە دنیا وا نیشان دێت. حکوومەتی دیکتاتۆری سەرهەنگەکان لە یۆنان بوو، ئۆپۆزیسیۆن هەموو پەرەوازەی دەرەوە وڵات بوو، دوای ئەوە کە دیکتاتۆری سەرهەنگەکان لاچوو فەزایەکی دموکراتی کراوە، خەڵک گرانەوە، ئەحزابی سیاسی دووبارە بوژانەوە سەران هەڵدا. شیلی هەروە لە زۆر جێگا دیکەی دنیامە نمونەی ئەوەمان هەیە. کەوایە لەو بابەتەوە هەموو ئۆپۆزیسیۆنی ئێران لە چەپەوە بۆ ڕاست بە کەمێک جیاوازی هەمویان لە بارودۆخێکی هاوبەشدان. گۆڕانی ئەو بارودۆخە و پێکهاتنی کەش و هەوای نسبەتەن ئازادە کە دەتوانێت گەشەیان پێ بدا و خاڵە لاواز و بەهێزەکانیشیان دەربخات. اینجا کە لەو چوارچێوەیەدا حزبی کۆمۆنیستی ئێرانمان لەو چوارچێوەیەدا دانا، ئەو جار دەبینین، ئەو جار دەتوانین ببینین کە تایبەتمەندیەکانی چین و ئەو تایبەتمەندیانە دەستنیشان بکەین. بە بڕوای من گەورەترین تایبەتمەندی حزبی کۆمۆنیستی ئێران ئەوەیە کە پشتی بە کۆمەڵەیەکە، تشکیلاتی کۆمەڵەوەیە کە کۆمەڵە پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێزی هەیە بە هەموو تایبەتمەندیەکانەوە. ئەوە ئەگەر کۆمەڵە لە بارودۆخێکی جیاوازدایە، ئەوە بەهۆی بزوتنەوەیکی کۆمەڵایەتی بەهێزە کە نەیانتوانی بە تەواوی سەرکوتی بکەن. فەرقی ڕێکخراوی سیاسی و بزوتنەوەی کۆمەڵایەتی هەر لەوەدا. جا بۆیە ئێمە ئاسۆی حزبی کۆمۆنیستی ئێران دەبێ بپارێزین، پێویستە بیپارێزین. بۆچی دەبێ بیپارێزین؟ لەبەر ئەوەی کە هەدەفی حزبی سیاسی بە پێچەوانەی بزوتنەوەی کۆمەڵایەتی، بە پێچەوانەی سازمانهای مەدەنی، هەدەفی حزبی سیاسی گۆڕینی دەسەڵاتی سیاسیە، بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسیە. ناتوانێت تەماعی لە دەسەڵات نەبێت، ناتوانێت جەماوەر بۆ بەرەکردنی دەسەڵاتان نەدا. بەڵام ئایا دەسەڵاتی سیاسی لە جێگایەکی دیکە غیری تاران هەیە؟ سەراسی لە ئێراندا هەیە کە دەسەڵاتی سیاسی تێدا گۆڕانکاریتا بکرێت بەدەستەوە بگیرێ؟ کەوایە دەبێ ئومێدەوار بین و دەبێ هەوڵ بدەین و ئەگەر لاوازە تەقویەتی کەین و ئەگەر فرسەتەکان لەدەستداوە لە دەورە هایەکدا وەحدەت و یەکگرتووی خۆی کەمتر توانیوە پارێزی هەموو کوڕیانی بەرتەرەف بکەین و سەرنجام لە ناو خانەوادەی چەپ و کۆمۆنیستی ئێراندا کە جەریانێکی بەهێزی کۆمەڵایەتیە بەڕاستی ئێران لە دەورەی مەشروتیەتەوە تا ئێستا بەردەوام هێزی چەپ یەکێک لە لایەنەکان و یەکێک لە ڕوکنەکانی مبارزەی اجتماعی و کۆمەڵایەتی بووە. لە هەر دەورەیەکدا بە هەر تەسەورێک کە لە کۆمۆنیزم و لە سۆسیالیزم بوویەتی، بەڵام لە ڕوانگەی جامعە و لە دەرەوە کە چاویان لێ کردووە بە ناوی هێزی چەپ و کۆمۆنیزم ناسراوە. ئێمە لەو خانەوادە گەورەیەوە لەو مێژوە پڕبار و پڕ هەڵس و کەوتەدا دەبێت خۆمان ببینینەوە. پێم وایە کە کامیلەن ئومێدێکی بەجێ. بەڵێ هاوڕێ ئیبراهیم، ئێوە باسی جیابوونەوەتان کرد. من پرسیارێکم سەبارەت بەم بابەتە هەیە. لە ماوەی ئەم چەند ساڵەی هەڵسوڕانی خۆیدا حیزبی کۆمۆنیستی ئێران چەند جیابوونەوەیکی بەخۆیەوە بینیوە. چەندە ئەو جیابوونەوانە چارە هەڵنەگر بووە و چەندە دەکرا ڕوو نەدەن؟ بە بڕوای من هیچ کام لەو جیابوونەوانە لانیکەم لە کاتی ڕوودانیاندا زەروری نەبوو. هەرچەند پرۆسەی چوونە پێش و شەفافبوونەوەی جیاوازیەکان سەرنجام ممکنە چارە هەڵنەگر بوونایە، بەڵام لە کاتی ڕوودانیاندا وا نەبوون. هیچ کامیان ئەو پرۆسەیان تێپەڕ نەکرد تا بۆ کەسانێک لە دەرەوەی ئێمە قابلی دەرەک بن.
هەمووان تەشخیصی ئەوە هەموو یعنی هەموو جەماوەر هەموو خەڵکێکە ئەو سەرنوشتی ئەم حزبانە وت ئێمەمانان تاقیب دەکەن هەمووانە تەشخیصی ئەوە بدەن کە مەسەلەن ئەو دوو ڕەوتە بە یەکەوە نایان کرێت کە ئەوەی ڕوویدا ئەو جار مەسەن کە ئەوەی ڕوویداوی تر ئەوە چارە هەڵنەگر بوو کەوانە بوو کە ینی ئەم بسرا پرۆسەی شەفافبوونی جیاوازیەکان کە باسی دەکەم لە چه عەرسەیەکدا پرۆسەی شەفافبوونی جیاوازیەکان نەچۆ پێشێ مەسائلی لاوەچی دێنەکایەوە کێشەی شەخسی بە سیاسی دەکرێتەوە یا کێشەی سیاسی شەخسی دەکرێنەوە مەسەلەی موقعیەتی تشکیلاتی و کورسی بەرجەستە دەبێتەوە هەموو ئەوانە بەبڕای من بێمە نیشان دەدەن کە ئەم جیابوونەوانە زەروری نەبوون کاتێک زەرورەتیان هەست پێ دەکرێت کە لە چوارچێوەی نەزەر و گفتار و گفتمان و ئەوانە پسنە دەرێ و بێنە مەیدانی کردەوە تازە ئەو وەختەش کە هاتنە مەیدانی کردار ینی دوو کردداری جیاوازیان لێبەوە ئەو دیدگا و نەزەرانە ئەو وەختیش تازە ئەوە ئەساسنامەی ئەحزاب هەیە ئەساسنامەی حزب هەیە ئەساسنامەی حزب محەکە و دەتوانن بە شێوەی ئەقەلیەت و ئەکسەریەت لە ناو حزبێکدا بەبێ ئەوەی کە جیا ببنەوە بێکەوە کار بکەن ڕێگان بدەن باباسی ئەوە بکەم کە بۆچی ئەحزابی ئوروپایی کە لە وڵاتێکی تۆزە شرایەتێکی نسبەتەن دموکراتیک هەیە تیاندا ئەو جیابوونەوانە تیا ڕوونادا بۆ حزبی سوسیال دموکراتی ئەڵمان 70 ساڵ 90 ساڵی جیابوونەوەی تێدا ڕووینادا لە حاڵێکدا ئایا ئەندامانی و حزبە کادران ڕەهبەرانی و حزبە لە توولی ئەم 70 ساڵەدا هیچ نەوع اختلافی نەزەرشیان پەیدا نەکرد بەرەوە بەڵێ من پێم وایە ئەو جیابوونەوانەی ئێمە ئەگەر لێ بکۆڵینەوە شاید ئێستا بەختیەوە نەبێت لە دانەدانیان بکۆڵینەوە ئەمانە هەمویان قابلی ئەوە بوون کە پێشیان بگیرێ و ڕێگان نەدرێ بەوەی کە بەم زوانە یا لەو کاتانەدا یا پێش ئەوەی کە جیاوازیەکان لە کرداردا لە استراتێژی جیاوازدا لە ڕێبازی عملی جیاوازدا دەربکەون جیابوونەوە ڕوو بدەن. بەڵێ هاوڕێ برایم خۆشتان دەزانین و ئاگادارین کە هەمومان لەو جیابوونانەدا کۆمەڵا وەکو ڕێکخراوێکی خاوەن پێگەی کۆمەڵایەتی زەربەی خواردووە چەندە کێشە لەسەر بوون و نەبوونی حیزبی کۆمونیستی ئێران بە هۆکاری ئەو جیابوونەوە دەزانن ئەمە پرسیاری زۆر خەڵکیشە ئەگەر دەکرێت ڕوونکردنەوەی بدەن جیابوونەوەکانی ئێمە مێژویان معلومە ساڵی 1991 ساڵی 2000 و ساڵی 2022 ئەوە جیابوونەوە لە ساڵی 2008 جیابوونەوە نەبوو جەماعەتی لە هاوڕێیانمان ئێمە بناڕەوە بەهۆی باشمدیرەت نەکردنی ناکۆچیەکان بەهۆی باشمدیرەت نەکردنی ناکۆچیەکانی ئەو دەورەیە ڕوویدا کە ڕەخنەشی لە گیراوە و ئەوە مۆزوعێکی دیکەیە بە لەوانی دیکەی جاکەینەوە سەرنجام ڕوتەکەش هاتەوە سەرجێگای خۆی ساڵی 1991 جیابوونەوە لەسەر حزبی کۆمۆنیستی ئێران نەبوو لەسەر بوون و نەبوونی حزبی کۆمۆنیستی ئێران نەبوو هەروەک دەبینین ئەوان ڕۆیشتن حزبێکی کۆمۆنیستی لە نەوەیەکی دیکان دروست کرد و ئێمەش ماینەوە لە ناو حزبی کۆمۆنیستی ئێراندا و هیچ وەختیش ئەوان نەیانکوت کێشەمان لەسەر حزبی کۆمۆنیستی ئێرانە ئێستا من نامەوێت تەبینیەوە بکەم بەڵام دەمەوێت ئەو بڵام کە بێگومان ئەوە یەکەم ئینشعاب بوو لە ناو ئێمەدا کە هیچ پەیوەندی بە حزبی کۆمۆنیستی ئێرانەوە نەبوو بە بوون و نەبوونی ئەو حیزبە ئەمە یەکە بەڵکە دەتوانم بڵم بەهۆی ڕێگەیەک ئستراتێژیەکی دیکە کە بۆ خۆیان دیاریان کردبوو ڕێگایەک استراتێژیەک ناڵم نەزەرێک گفتارێک دیدگایەک بۆ چوونێک ڕێگایەک ئەوە جیاوازی دەکردنەوە لە ساڵی 2000 معلوم بوو کە ئەم جیابوونەوەیە ئەگەر چی زاهرن لەسەر حزبی کۆمۆنیستی ئێرانە بەڵام لەسەر نەفسی کۆمۆنیزمە نەک لەسەر حزبی کۆمۆنیست وازەحی کە 2000 ئەم برادرانەکە لە ئێمە جیابوونەوە نەکرد نکۆڵیان نەبوو لەوەی کە دەبێت هاوپەیمانی سەراسەری خۆیان پەیداکەن کە دەبێت جێگا و شوێنی خۆیان لە ناو ئۆپۆزیسیۆنی سەراسەریدا ببینەوە ئەگەر قرار بێ ئایندەیەک بۆ ژیانی سیاسی خۆیان و بۆ ڕەوتەکۆیان بەدی بکەن ئەوە فقط لەوەدا دەبێت کە دەبێت دەستێکیان هەبێت لە گۆڕانکاری دەسەڵات لە سەراسەری ئێران ئەوان خۆ ئەوە
دێخواان لە حزبێکی سەراسەری دابوون فقط فەرقەکەی ئەو بوو کۆمونیستی بوو پس ئەوەش لەسەر حزبی کۆمونیست نەبوو لەسەر نەفسی کۆمونیزم بوو بەڵام لە مقابلدا تەمەشا بکەن ئەوە سێ ئینشعابە من باس کرد لەم ڕتانەی کە لە حزبی کۆمونیستی ئێران جیابوونەوە بە ژمارە بۆتان حساب بکەم 12 ڕێکخراو هەن 12 جیابوونەوە هەیە ئەوان کێشەی حزبی کۆمونیستی ئێرانە نەبوو و هەمووشیان تاریخی مشتەرەکیان لەگەڵ ئێمە بوو هەمووشیان تاریخی مشتەرەک شەهیدەکانمان گیانبازیەکانمان ڕابردوومان هەموومان هاوبەش بوون کە جیابوونەوە ئەو سێ ڕەوتە بێستا لە ئێمە جیابوونەوە هەمویان تاریخی مشتەرەکمان هەبوو بەڵام بزانم بە 12 شاخە تەقسیم بوون هەرێکی بەلایەکدا ڕۆشتی وەکو تۆوی زەوی بە دنیادا بڵاو بوونەوە و ئێستاش ئێمەمانان کە حزبی دایکین ئەو حزبی کەماینەوە بە هەموو بەراوردێک موقعیتمان بە هەموو لاوازی و مشکلاتێکیش کە هەمان بێ لە هەمویان باشترە ئەوە دڵنیات دەکەمەوە تەزقەداوەتێکی عینیە ئەوەی ئاخرین انشعابیش کە 2022 هەزار من تکرار بکردەوە نەقابلی دەرکە نەزەروری بوو دەکرا پێشی بگیرێ و بەهەرحاڵ بەداخەوە ڕوویدا کە وایە دەمەوێت بڵم کە ئەو ادعاە کە گویا حزبی کۆمونیستی ئێران بۆتە هۆی لاوازبوونی بەسلاح کۆمەڵەش لە کوردستان و انشعابات دێکەوتووە ئەنە کۆمەڵە حزبی کۆمەڵەی بێ حزبی کۆمونیست و حزبی کۆمونیستی بێ کۆمەڵە بزانێت چۆن جیهایان تەفرەقە تێکەوت و بزانە کە حزبی کۆمونیستی ئێران کە کۆمەڵە ڕوکنی ئەسڵی و پێگەی کۆمەڵایەتی بەهێزیەتی لەسەر جێ خۆی ماوەتەوە و موقعیەتێکی بە بڕوای من دڵپەزێرتری لەوان هەیە لە هەموو ئەو شاخە و شعبانەی کە لە حزبی ئەمە جیابوونەوە هاوڕێ ئیبراهیم بە بڕوای ئێوە گرنگترین دەرسێک کە لەم جیابوونەوەدا دەبێ وەربگیرێن لە ڕوانگەی ئێوە چییە؟ دیارە بەڕاستی دەرسیان زۆر دەبێت لێ وەربگرین بەڵام من لە ڕووی پرسیارەکەی ئێوەوە لە نظر خۆمەوە باسی گرنگترینیان دەکەم زۆربەی ئەو جۆرە جیابوونەوانە بە دەرەجەی یەکەم لەناو ئەو حیزبانەدا ڕوئەدەن کە لە ناو جەرگەی دیکتاتۆری و سەرکوتدا سەریان هەڵداوە لە واقعدا دەتوانم بە جۆرێک بڵێم فەرهەنگی غێرە دموکراتیکی زاڵ لە کۆمەلگادا وای کردووە کە بوونی جیاوازی سیاسی لە ناو حیزبی سیاسیشدا بە مەترسیدار دەزاندرێت بۆچی وایە؟ چونکە جامعشناسی ئابووری مێژوورناسی سۆسیالیزم هەموو ئەوانە وەکو زانست نابیندرێت بەڵکە وەکو ئیدئۆلۆژی و بیرروباوەڕ جێکەوتووە لە ناویاندا و ناوێرن لەنی هەر وەکو چۆن لە سیستمی دیکتاتۆریدا ناوێری دەست بۆ هیچ بنەمایەک بەری نامۆ بێ ناتوانانی مناقەشە ناتوانین بهێنێ بەرباس و مناقەشەوە چونکە ناوێری و ناتوانانی بهێنێ بەرباس و مناقەشەوە چونکە لە واقعدا وەکو مەزهەبی لێدێ کە ئیمانت زایە دەکات ئیتر وەکو خەتەر دەبیندرێت دەست بۆ بردنیان لە حاڵێکدا ئەگەر وەکو زانست چاویان لێ بکرێت وەکو زانست ببیندرێن هەوەکو هەن مناقەشە و بەحسکردن لەسەر زانست شەرتی بەرەو پێشچوونی زانستە تئۆری تازە و نەزەریەی تازە لە نەتیجەی بەحس و جەدەلی دانیشمەندان و بیرمەندان دێتەکایەوە و ڕەوتی بەرەو پێشچوونی کۆمەلگای بەشەری و ڕەوتی بەرەو پێشچوونی زانست و تەکنۆلۆژی و هەموو شتێکی ئەو کۆمەلگای بەشەری ئەمڕۆ هەر ئەوەمان پێ دەڵێەوە غەیری ئەوە نەبووە کەچی هەر عینی ئەو پرۆسە زۆر تەبیعیە وەکو یەکێک لە هۆکارەکانی جیابوونەوە حسابی دەکرێت بۆچی جیابوونەوە اختلافی سیاسیمان هەبوو بە پێی اختلافی سیاسیتان لەسەر چییە بووە؟ اختلافی سیاسیمان لەسەر فلانە مەسەلەن بارودۆخی سیاسی ئێستا وەزعی تەبەقەی کارگەر ئایندەی فلان ئەوزاعی جیهانی هۆکاری نازانم ڕوخانی اتحادی جەماهیری شوڕەوی
هەڵسەنگاندنمان بۆ دەورەی شەڕی سارد لەسەر ئەوانە اختلافمان بووە جیابووینەوە دەڵم لەسەر ئەوانە اختلافتان بووە بەڵام ئایا ئەو اختلافە تەرجمە کراوە بە پلتفۆرمێکی عینی و عملی کە دوو کردەوەی جیاوازی لێ بکەوێتەوە ئەو کاتەیە کە ئەگەر تازە دوو کردەوەی جیاوازیشی لێکەوتەوە ئەو کاتەیە کە دەبێت بڵین کە ئەوە ئەساسنامە محاکە ئەقلیەت و ئەکسەریەت فەرمودانیشە تۆ دیدگاکەت نەزەرەکەت لە پلتفۆرمە عملیەکەت ڕێی نهێناوەتەوە تۆ دەبێت تەبعیەتی ئەساسنامە دەڵێت تەبعیەتی ئەقلیەت ئەکسەریەت جامە بەوە بمێنەوە مبارزە بکە لە ئەندەدا بۆ دەورەی دیکە مەگەر کاتێک کە ئیتر ئەو دوو ڕێگایە هەندێک جیاواز بن قابلی هەمزیستی نەبن خۆ بەوە ئەو وەختەیە کە دەڵین جابوونەوەیەک تەبیعیە ئەمە تەنانەت خۆی لە شەرتی ئەندامەتی نیشان دەدا شەرتی بوون بە ئەندام لەناو حزبێکی سیاسی بیر و بۆچوونی نییە باوەڕەکانی نییە ئیدئۆلۆژیەکەی نییە شەرتی ئەندامەتی لە حزبدا قبولی بەرنامەیە قبولی ئەساسنامەیە و کارکردن لە یەکێک لە ئۆرگانەکانی حزبیدا ئەگەر ئەحیانەن بیر و باوەڕ و بۆچوو فکر و نەزەری کەسێک تەناقوزی هەیە دەگەڵ ئەوە کێشەی خۆیەتی دەوت تەناقوزە بە خۆی حەلکە یا بمێنێتەوە یا بڕۆ بەڵام تا وەختێک کە ئەوانەی قبولە دەتوانێت ئەندامی حزب بێ کافیە قاعدەی بازی ڕایەت بکە من پێم وایە ئەوە ینی زۆر بە کورتی ئەوە گەورەترین دەرسی ئەو جیابوونەوانەیە کە ئەگەر ئەوە ڕەچاو کرابایە ڕەچاو کرابایە لەوانەیە زۆرێک لەو ئینشعاباتە لەو جیابوونەوانە ڕویان نەدابا و باشتر مدیریت کرابان باشتر کۆمەجیان کردبا بە شەفافیەتی نەزەری بە تێگەیشتنی علمیتر و کاراتر لە بارودۆخی خەبات و مبارزەمان بەڵێ هاوڕێ بڕێم نزیک بە 8 ساڵ لە کۆنگری 12 حیزب تێپەر دەبێ و کۆنگرێکە دەبواە هەردوو ساڵ جارێک بەڕێوە بچێت نەگیراوە بۆچی ئەم کۆنگرێ نەگیرا بەڕێوە نەچوو بەرنامەمان بۆ بەڕێوەبردننی کۆنگرە و پڕکردنەوەی ئەم بۆشاییە چییە؟ بەڵێ بەداخەوە هەر بەڕێوە نەچوونی ئەو کۆنگرەیە لەوەخدا کۆنگرەی سێزدەی حزب بوو کە جیایەکی دیکەشی لێکەوتەوە من پێم وایە ئەگەر ئەو کۆنگرەیە لە کاتی خۆیدا بەڕێوە چووبا بە احتیمالی خەوی پێشی ئەو جیابوونەوەیە دەگیرە بۆچی وابوو ئەوە زۆر قسەی لەسەر کراوە و دەتوانن بیخوێنەوە هەیە لە بەردەستان و لێرە بە پێویستی نازانم دووپاتیکەمەوە تاو جگای کە بە خۆمان و بە ئایندە مەربوتە بەڵێ ئێمە بڕیارمان داوە کە کۆنگرەی داهاتوو بەرگوزارکەین کۆنگرەی سێزدە و بۆ ئەو مەبەستە کۆمیتەیەکی کاتی بۆ بەڕێوەبردننی حزب دیاری کراوە پێش کۆنگرە وە کۆمیسیۆنێکی دیاری کراوە کە ئەسلات تەدارکی سیاسی و تەشکیلاتی کۆنگرە ببینێ ئەو کۆمیسیۆنە چەندین جەلسەی لەگەڵ خۆی گرتووە بۆچوون و بەحس و نەزەری جۆراجۆری تدا مەترح کراوە هەموو ئەوانە فۆرمۆلە دەکرێت ئامادە دەکرێت بۆ تەرح لە کۆنگرەی ئایندە و پێش ئەوەی کە بێتە ناو کۆنگرەش لانیکە مانجێک زووتر لە اختیاری ئەسناد و مسەوەباتی احتیمالی کۆنگرە کە ئامادەکراوە پێش ئەوە لە اختیاری هەموو ئەندامانی حەزبدا دادەندرێ بۆی ئامادەگیان بێ بۆ بەحس و مناقشەکردن و ئەوەی کە هەمومان لە ناو کۆمیسیۆنی تەدارش کۆنگرەدا کە من خۆشمیشی لە ئەندامانیم لەسەری ساغبووینەوە ئەوەیە کە دەبێ دەرس وەربگرین لە هەڵە و کەموکۆڕەکانی ڕابردوو لە جیابوونەوەکانی کە قابلی پێش ئستناب بوون و وحدەت و یەکگرتووی خۆمان لە پێناوی ئەو ئەرک و وەزیفانەی کە زۆر حساسن و زۆر چارەنووساز دەبن لە داهاتوودا لە کۆمەلگایەکی متەحەویلی وەکو ئێران ئەو ئەرکانە بتوانین بەڕێوەبەرینەوە من تا ئەندازێکی زۆر دڵنیام کە کۆنگرەیەکی سەرکەوتومان دەبێ بەڵام ئەوەش دەبێ کاری بۆ بکرێەوە هەمومان خەریکین کاری بۆ دەکەین بەڵێ من پرسیارم نەماوە هاوڕێ بڕێم ئەگەر لە کۆتایی گفتوگۆکەمان شتێک هەیە بتان هەیە پێی زیاد بکەن فەرموو
زۆر سپاس بۆ ئێوە بۆ ماندووبوونتان نەخێر من دەیەکی دیکەم نییە ماڵەوەیتان لێ دەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونت هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە. سپاس. بەڵێ بینەرانی عەزیز، سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارین بەرنامەکەتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێ وەرگرت. کاتێکی خۆش بەوە هەموو لایەکتان.